حربێکیش کە لە کوردستانە ڕوویدا لە نێوانی ئەرمەنیەکان و کوردەکانە کە مدەی 10 ساڵی طبعاً خایان لە ساڵی 1950 دواییتر جەماعەتی ئیتیحاد تورقی استیفادیان زۆرتر لێ کردەوە و کە دژی ئەرمەن ئەو مەجزرەیەکی ئێستا فەڕەنسا بەدوایە ئەیکاتەوە بە نقطەی زوعف لەسەر ئۆردۆغان ئەوە بە تەکید ڕۆژێ لە ڕۆژان ئەیکەنەوە بە خاڵێکی لاوازیش لەسەر کوردەکان بەس ئێستا نا ئێستا کوردەکان لەبەر ئەوەی سکولاریزمیەکە بزوتنەوەیەکی کوردایەتی سکولاریزم هەیە لە کوردستانە ئەیانەوێ بە قووەتریکەن چونکە ئەم سکولاریزمیە دژی تەوەجوهە ئیسلامیەکەی کە لە ناوچەکەیە ئێستا بڵێسەی سندووە و نەشونمایەکی زۆر گەورەی کردووە چونکە چۆن ئەو کاتە پێش 100 ساڵ لەمە و پێش بەریتانیا ئەو وڵاتە ئەوروپیانە بە تایبەتی بەریتانیا چۆن کوردەکانیان بەکارهێنا بۆ ئەوەی شۆڕشی بەلشەفیەکان کۆمۆنیستەکان بوەستێنن نەگاتە خواروتر لەو سنوورانە بۆیدانن کوردەکانیان هاندا بۆی دەی دەوڵەتان بۆ دروستەکەن بێ خەم بن لەوە بۆ ئەوەی کوردەکان لەگەڵ تەوەجوهە ڕووسیەک پێشوەکەیە کە نەڕۆیشتون هی قەیسەریەکان لەگەڵ تەوەجوهە کۆمۆنیستیەکەشان نەڕۆن ئەوە تەمانی تر کارتێکردنێکی شتێکی تاریخیەکە کە ڕووفەڕێکە دایمە ئەمیانەی داتە دەست ئەو ئەوی تریان دێ لەبەر لەو سەردەمەیە کوردیان وا بەکارهێنا بۆ ئەوەی سەدێک بێ بربەستێک بێت دیوارێک بێ لە ڕووی کۆمۆنیستیا و دیوارێکیش بێ لەو شاخانەوە بۆ ئەوەی پارێزگاری لە عێراقی عەرەبی بکرێ هەروەها تورکیاش کە ئەگۆڕا بەرەو ئەتا تورکیزمێکە ئەڕۆی لەبەرەوە ئینگلیز ئەو کاتە فقط کوردەکانی ئومنیەتێکی دابوو بە کوردەکان هەروەکو چۆن بەریتانیا ئێستا ئەمریکا ئێستا هەروەکو چۆن ئەمریکا ئێستا هاتۆتە پێشەوە کوردەکانی لەسەر خەون و خەیاڵێک بە ختوکەدانی حەزەکانیان بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردی ڕاگرت ئەوە بۆ 4مین ساڵە چێ کوردەکان ئیسراحەتن بێخەمن پاسەوانی سنوورەکانن بۆ ئەوەی نەڕۆن لەگەڵ ئێرانە نەڕۆن لەگەڵ مەشروعێکی تورکیا دژی ئەمریکایەکان نەوەستنەوە لە سەرەتاوە بێخەمیان کردن تیان بابێ ئەوەی کە خۆتان هەتانەوە فیدرالیزمی ئەوە بەبێشک هەری خۆتانە خەمی ئەوەشتان نەبێ فەرمو با ڕئیس جمهورەکەش لە ئێوە بێ ئەسڵەن ڕۆیشتنی جەلال تاالبانی و بوونی بە ڕئیس جمهور لە بەغدا گەورەترین زەربە بوو لە خودی کوردستان چونکە کە ئەنەما ئێوە کاکە ئێستا ئێوە ڕئیس جمهورتان هەیە بەڵام هەمومان نەزانین ڕۆڵی جەلال تاالبانی لە جمهوریەتی عێراقی ئێستاە ژێر احتیلال وەکو ڕۆڵی تەها محێدین معروفە لە ژێر باڵی سەدام حوسەینە هەردووچیان هەر کوردن بەڵام هەردووچیان لەژێر عسکەرێکی دەسەڵاتداران کە ئەو بۆی تەحدید دەکات لەکوێ ئەژی و لەکوێ دائنیشێ و چی ئیمزا ئەکا و چی ئەڵێ و چیش ناوێ بڵێ لەبەرەوە بەڕاستی ئەو ڕۆڵەی کە ئێستا تیکرار بۆتەوە ئەمە ئەم شانۆگەریەی ئێستا هەیە و ئەو ڕۆڵەی کە دراوەتەوە بە کوردەکان بیبینن زۆر بەداخەوە هەر هەمان ڕۆڵە کە لەو سەردەمەشا بەریتانیا بە کوردەکانی بینی کە لەلایەکەوە یەکی وەکو مێجەر نۆیل ئومنیەتێکی ئەدانێ کە مەلیک مەحموودتان بۆکەین بە حکومداری سلەیمانی پاشان ڕۆڵەکەی گەورەترەکەین ئەبێ بە دەوڵەتێکی کوردی واتە عەلە لەقە لەگەر هەموو کوردستانی گەورەشتان نەدەینەوە دەست لە مووسڵەوە هەرتان دەینەوە دەست تەبەن ئەو زەمانە مووسڵ مەرکەزێکی کوردی بوو وەکو ئێستا نەما بوو بەڵام وردەوردە ئەوان لە واقعی حاڵە بەس مەلیک مەحموودیان ڕازی کرد بە سلەیمانی ئەجینا سلەیمانی دەسەڵاتی بەسەر ڕانیەشان نەبوو کەلار و کفریش خەڵکێکی کەی لێبوون سەریان بۆ شێخ نەوی نەئەکرد لەبەرەوە ئەمانە هەموو ڕۆڵبینینێ کە سەر لە نوێ دێنەوە ڕێگای کوردەکان لەبەر ئەو کاتە ئەو مەشروعە لەو زەمانەیە هەبوو